غازەکەی هەرێم بێ مەترسیە و هەولێریش پڕ بووە لە کامێرای چاودێری. سڵاوتان لەبێت. نەوت و کانزاکانی هەرێم دەڵێت هیچ عیبێک لەو خازانەی ماڵاندا نییە کە لە هەرێمی کوردستان دروست دەکرێت و کوالیتیان باشە و هیچ مەترسێکیش لەسەر گیانی هاوڵاتیان دروست ناکات. دوای ئەوەی حکوومەتی عێراقی لە سەرەتای ئەم ساڵەوە لە ڕێگەی لیژنەیەکەوە بڕیاری قەدەغەکردنی غازی هەرێمی کوردستانی لە ناوچەکانی خۆی بڵاو کردەوە، گوایە لە ڕووی کوالیتی باش نییە و مەترسی تەقینەوەی لێ دەکرێت. پامنێری 964 لە هەولێر بەشێک لە بریکار و کارگەی غاز و بەرپرسانی پەیوەندیداری بەسەر کردەوە. هەمویان ڕەتی دەکەنەوە کە ئەو غازەی لە هەرێمی کوردستان دروست دەکرێت هیچ مەترسێکی هەبێت. شەماڵ نووری بەڕێوەبەری ڕاگەیاندنی بەڕێوەبەرایەتی نەوت و کانزاکانی هەرێم بە 964 ڕاگەیاند. هەر کاتێک بە فەرمی نووسراومان لەسەر ئەم بابەتە پێ بکات، ئێمەش بە فەرمی وەڵامیان دەدەینەوە. دووپاتیشی کردەوە کە ئەو بوتڵە غازەی لە کارگەکانی هەرێم دروست دەکرێت و کوالیتیان زۆر باشە و هیچ مەترسێکیان لەسەر نییە. ئاگر بوو بە بەڵا بەسەر ژمارەیەکی زۆر کۆتری جوانی ناوازەوە لە ماڵێکی گەڕەکی راپەڕینی سلێمانی ئاگر کەوتەوە و جیاواز لە ئاگرەکانی تر ئەم جارە کۆترەکان قوربانی سەرەکی بوون و زیانی لە دەفتەر دۆلاریان هەبوو. ئاگرەکە بەهۆی سووتانی پوش و پەڵاشی پشتەوەی ماڵەکە ڕوویداوە و بە ئیزوگامی ماڵەکەدا سەرکەوتووە بۆ سەربانی ماڵەکە و ئاگرەکە تەشەنەی سندووە. حاجی زەکی ڕەشید خاوەنی ماڵەکە بە 964 وت سەرەتا منداڵانی گەڕک ئاگاداریان کردینەوە کە ئاگرێک لە پشتەوەی خانووەکە کەوتوتەوە. دواتر ئاگرەکە تەشەنەی سند بۆ سەربانی ماڵەکەیان. دەژڵێت نزیکەی 500 کۆتری گرانبەها لە ئاگرەکەدا سوتاون و تەنیا زیانی ئەو کۆترانە بە دەفتەر دۆلاری ئەمریکی دەخەمڵێنێت. کە دەستڕەنگینی و بەهرەداری تێدا بوو جێدەستی خۆت لەسەر دار و بەرد و درەختیش دەنەخشێنی، وەک ئەوەی لە دەشتی هەریر جوتیارێکی گەنجی نمونەیی هەیە لە دارمێوێک کە بەرهەمەکەی ترەیە 7 جۆر بەرهەمی جیاوازی ترەی لێ بەرهەمهێناوە و دەڵێت بۆ سەرکەوتنی کارەکە سوودێکی زۆری لە کاغەزی کیسی چیمەنتۆ وەرگرتووە. دلێر حەیدەر تەمەنی 37 ساڵە و دانیشتووی گوندی فاتاوای سەر بە قەزای هەریرە. ماوەی 20 ساڵە سەروداری لە گەڵم و تووربەکردنی دار و درەخت بە کارەکانی هەیە. بە 964 وت ئەوەی تاوکو ئێستا کردومە سەرکەوتنی بەدەستهێناوە لە یەک دارمێ و کە ترەیەکی ڕەشی ئاسایی هەبوو لە ڕێگەی متوربەکردنەوە 7 جۆر بەرهەمی ترەی جیاوازم لێ بەرهەم هێناوە. خەریکە شەقام نامێنێت لە هەولێرە بە کامێرای تیژڕەوی نەتەنرێت و لایەزال زیاد دەکرێت. ئەوە نەما بەدڵی خۆت لێخوڕیت جادەوبان و یوتێرن چاوی کامێرای لەسرە. ئەوە تا ئەمڕۆ دوو کامێرای دیکەی تۆمارکردنی سەرپێچی لە دوو شەقامی جیاوازی هەولێر بە شێوەی تێست کەوتنەکار و لە دەی ئەم مانگەشەوە سەرپێچەکان تۆمار دەکەن و هاتوچۆی هەولێر ڕایگەیاند. لە کاتژمێر 12 شەوی ڕابردوو دوو کامێرای شەقامی 40 مەتری نزیک درمسیتی و شەقامی 100 مەتری نزیک مزگەوتی جەودەت ئەسعەد بە شێوەی تێست کەوتونەتە کار. دەژڵێت کامێرەکان بۆ تۆمارکردنی سەرپێچی تیژڕەوین و تا 7 ڕۆژ بە شێوەی تێست لە کاردا دەبن. بەڵام لە دوای کاتژمێر 12 شەوی دەی حوتی 2025ەوە سەرپێچەکان تۆمار دەکەن. باڵە بەڕێزان سەرنجتان بۆ هەواڵێکی تر ڕاکێشم لە ماڵپەڕی 964 ئەویش ئەوەیە کە ماوەیە کە زیاتر بە شەوان گوێبیستیەوە بین کە لە ناوچە جیاوازەکانی کوردستان درۆن دەکەوێتە خوارەوە. دوای نیوەڕۆی ئەمڕۆ نزیک کاتژمێر 2:36 خولەک هەواڵەکە بە تەواوەتی گەشتۆتە لای ئێمە بە هەموو سەرچاو زانێرەکانەوە. ئەویش ئەوە بووە کە لە گەرمیان درۆنێک کەوتۆتە خوارەوە. ئەوەی کە سەرچاوێکی ئاسایش کە قسەی بۆ 964 کردوێتەوە جەخت لەوا کاتەوە ئەو درۆنەکە کەوتۆتە خوارەوە دوو موشکی پێوە بۆ بەڵام موشکەکان نەتەقیونەتەوە و لە شوێنێکی چۆڵ کەوتۆتە خوارەوە کە هیچ کەسێک لەو شوێنە نیشتەجێ نەبووە و ئەوان و تویانە ئێمە شکمان بۆ واچێت کە ئەم درۆنە بەهۆی ئەوە کەوت بێتە خوارەوە کە بانزینی لێبڕابێت چونکە تانکی بانزینەکەی بەتاڵە و باسیش لەوا کاکە ئۆپراسیۆنەکانی سلێمانی ئێستا درۆنەکەیان گواستۆتەوە. هەواڵەکانم پێشکەشکردن هەر شاد.